خاڵە برایم خاڵە برایم ئەوەتە ئەوە خستێ بەر ئەوە شاردی منای کوڕی باش وەرە ئێرەوە باشە مەنەسەیکانی تاتی دەست پێ بکەم بەڵێ بەڵێ قسە بکە کاکە بەداخەوە جارێکی تر ڕووداوەکانی کار بوونە سەردێڕی هەواڵەکان دوێنێ ڕۆژی هەینی کاتژمێر 3 پاشنیوەڕۆ لە گەڕێکی زانکۆ لە گەڕێکی ڕاپەڕین دوو کرێکاری ڕۆژهەڵات کە یەکیان خەڵکی سەقزە و یەکیشیان خەڵکی کرماشانە لە کاتی کارکردنا کە ئیزۆگامیانە کرد بۆ باڵەخانەی خانووی هاوڵاتیەکی عەرەبی عێراقی نیشتە جێبووی سلێمانی و ئەم کارکردنە دراوە بە مقاولێکی سلێمانی ئەویش ئەم دوو کرێکاری ڕۆژهەڵاتی بردۆدە سەر کارکردن لەوێ لە کاتی ئیزۆگامکردنە بەداخەوە بەرمیلی نەوت مەوجود بووە لە سەر سەربانەکە لە ئەنجامی کارکردن و دیارە بەرکەوتنی ئاگرە یاخودبوونی غاز بۆ لە ناوم تەنکی نەوتە تەنکێ نەوتێکە بە تەواوەتی تەقیبەتەوانێ و هەردووکیان لەوەیە بە سەختی برینار بوون و سەر جەمجەستەیان سوتاوە یەکێکیان دەست بەجێ گیانی دەستداوە بە ناوی محەممەد ئەسعەدی کیا کە خەڵکی سەقزە و خێزانداریشە ئەوی تریشیان لە دوای کاتژمێر 5 ئێوارە لە نەخۆشخانەی سوتاوەکەی سلێمانی ئێمەرجنسی لەوێ گیانی لەدەستدا کە خەڵکی کرماشانە بە ناوی شوکرڵڵا عەلی محەممەد دوکشکانی کە خەڵکی کرماشانە ئێمە وەک سندیکای بیناسازی هەر دوێنێ ئێوارە هاتین دیکۆمنتی ڕووداوەکەمان کرد و قسەمان کرد لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان دەستخۆشیەکەین لە برایانی پۆلیسی ڕاپەڕین کە زۆر بە جدی دوێنێ شەو چون بەدەم ڕووداوەکە و دوێنێ ئێوارە لێکۆڵینەوەی تەواویان کرد و پەیوەندیان کرد بە لایەنە پەیوەندیدارەکانەوە بۆی کە بتوانرێت کە سوکارەکانیان بدۆزرێتەوە چونکە ڕاستیەکەی کە جێگەی داخە زۆربەی زۆری جەستەیان سوتا بوو نە ئاناسراون لە بیدایەت ناسنامەکانیشیان سوتا بوو بۆیە بە هەر تەریقەیە بوو پۆلیسی سلێمانی توانیان بێت دۆستنەوانی و کە سوکارەکانیان ئاگادار کراون ئەم ڕۆیستەیە کێک لە بنەماڵەی سەقزیەکە هاتوون و لێرەن خەریکی ڕێوڕسپی وەرگرتنی وەفاتنامە و تەرتیباتکردنی بۆ گەڕانەوەی و کرێکاری دووهەمیانەوەی کرماشانی هێشتا ماوەتەوانەیە لە سەروبەندیانین ئێمە بە دوواداچوونی و ئەو کەسەشی کە خاوەنی کارەکە بووە لە دوێ نێوانە لەلایەن پۆلیسەوە دەستگیر کراوە بە بڕوای ئێمە کارێکی مەترسیدار بۆ کراوە نەدەبوو کارکردن لە شوێنێکا بکرێ کە ئاگر بەکار بێنرێ ئیزوگان بەکار بێنرێت و وەتەنکی نەوتی تیاابێ بۆیە بەڕاستی بەرپسیارەتێکی ڕاستەوخۆ دەکەوێتە سەر ئەو مقاولە ئەو کەسەی کە ئەم دوو کەسەی بردو بۆ سەر کارکردن بۆ ئەم شوێنە و لە هەمان کاتیشە ئەو بنەماڵەیەی ئەو ماڵەی کە داوای کردووە لە بەقاولەکە ئەم کارە ئەنجام بدا پێویست بوو ڕێوشوێنێکی وا بگرێتە بەرکە نێڵێت تەنکینەوت لەویا بوو ڕاستی ئەو ماڵەی کە تەنکێنەوتەکەی لەسرە ماڵی خۆیەتی ئەوە هیچ مەسوولەتێکی ناکەوێتە سەر حرەمی ماڵی خۆیەتی بەڵام ماڵی دکتۆرەکە ئەوەی کە کارەکەی ڕاستپاردووە ئەبوو حسابیەوە بکاکە لەم سەربانە تەنکینەوتەیە وەکو ئەو نەیکرە بواە ئەو ساحب ئیشەی ئەم دوو کرێکاری بردوۆتە ئەوێ بەداخەوە بەمە شەوانەیە لە هەرێمی کوردستان و کەرکک و ناوچەی جێناکۆکەکان ئێستا بەم دوو کرێکارە بوو بە 54 کرێکار چونکێ لەبەرەوەی کە حوتی دەش لە شارۆچکەی فەلوجە کرێکاری تریگیانی لەدەستدا واتە ئامارەکانی گیان لە دەستدان لە ساڵی 2025دا لە هەرێمی کوردستان و کەرکک و ناوچەکانی جێناکۆک تا ئێستا 54 کرێکار گیانی لەدەستداوە هەبێ ئەوان کە سوکارەکانیان سکاڵا تۆمار بکەن لە کاتی وەرگرتی سکاڵایە ئەو وەختە دوا بڕیان لەسەر دادگا ئەوەستێتەوە لە هەموو حاڵەتێک ئاگاداری کردبێتە ناگەداری نەکردن نەبووە قوبوڵیەوە کە چکە ساحب ئیش بە پێی قانون بەرپرسە لەوەی شوێنی ئیشکردنەکە چ مەترسێکی تیاابێ بی خاتەڕ بە بەرچاوی خۆی و خۆی مەوجود بووە
پاشکەمێک ڕۆیشتوەوەی بەجێشتووە کە لای تەنچینە و تێکا ئیش کراوە بۆیە مشتێکی زۆر بەترسیدارە جێگەی داخەبێ کرێکارانیش خۆیان وشیار بن ینی سەرباری هەموو ئیجراتانێک کە قانون ئەی خاتە سەر خاوەنکار بەڵامە بێ کرێکارش خۆشمەند بێ بریابێ لەو ئیشانەیە خوا من پرسیارە بکەم بۆچی ئیشباری ناکرێت بەسەر خاوەنی ئەمە ماڵە ئەمە پرۆژە نییە بۆ زانیاریتان ئەمە ماڵی هاوڵاتیەکی عێراقیە ئیزوگامی ماڵەکەی خۆی کردووە بە مقاولێکی وتۆ مقاولەکەش هاتووە ئەم دوو کرێکارە ڕۆژهەڵاتی بردووە ئیشی پێکردووە دایسە دەستگیر کراوە لە تاقیقایە نەخێر دەستگیر ئازاد نەکراوە